بەڵێ بەرەزان بۆ قسەکردن لەسەر کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان سەبارەت بە وەڵامدانەوەی بڕیارەکانی بەغدا و بەشداری نەکردنی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە دانیشتنی ئەمڕۆی جێگری سەرۆکی پەرلەمان و سەرۆک فراکسیۆنەکان لە قەزای سۆرانەوە میوانداری بەڕێز مەروان گەڵاڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیمان کردووە. مامۆستا مەروان سوپاس ئەم دەرفەتە بەخێربەی. سوپاس بۆ ئێوەش دەستان خۆش. بۆچی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بەشداری کۆبوونەوەکەی ئەمڕۆی نەکرد؟ بسم الله الرحمن الرحیم. سوپاس بۆ ئەو دەرفەتە و سەڵاو و ڕێزم بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. دیارە ئەتوانم بڵێم تاکو ئێستانەکە ئەو زەمینە سازیە نەکراوە بۆ ئەوەی کە پەرلەمانی کوردستان ئاسایی بکرێتەوە و ئەو دەستەی سەرۆکایەتی کە شەرعیەتی وەرگرتووە لە پەرلەمانی کوردستان کە بەڕێز دکتۆر یوسف و کاک جعفەر و کاک شێخ فەخرەدینن ئیدارەی جەلسەکانی پەرلەمان بکەن و ئەو بەڵێنانەی کە بە خەڵکی هەرێمی کوردستان درابوو لە ڕابردوو بە تایبەتی ئەو حەوت خاڵەی کە برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان پێشکەش بە لایەنەکانیان کرد و هەموو لایەنەکان پێیان باش بوون بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان کە ئەولەویەتی کارەکانی پەرلەمانی کوردستان بێ لە غەیری خاڵێک نەبێ کە ئێمە لە ڕابردووش گوتمان پەرلەمانی کوردستان هەر ئەوەندە کاریان پێێتی بۆی کە پاڵپشتی و پشتگیری ریفراندۆمە حزبیەکەی هەرێمی کوردستان بکاتن غەیری ئەو خاڵە شانی نەداوەتە بەرهیز خاڵێکی دیکە و زۆر ڕاشکاوانە کاتێک نوێنەرانی حکوومەتی هەرێمی کوردستان دانیشتن بۆ ئەوەی کە قسە لەسەر بژێوی خەڵک و پاشەکەوتێک کە بەستەم سەپێنراوە بەسەر خەڵکی هەرێمی کوردستان دابکەن حکوومەت زۆر ڕاشکاوانە پێی ڕاگەیاندن کە دەستکاری موچەی خەڵک ناکرێتن و پەرلەمانیش نابێ مزایدەی چاکردنی بژێوی خەڵک بکاتن و بە دەستی بەتاڵ ئیزنیان داون. ئێمە لەبەر ئەو هۆکارانە بەشدار نەبووین لەو دانیشتنە و تا ئێستاش دیار نییە داخۆ لە دانیشتەکانی داهاتوو لە چ دانیشتێکدا بەشدار دەبین. زۆر باشە مامۆستا ئاماژەت بەوەدا کە بڕیار وا بووە چەند فراکسیۆنێکە ئەو بەڵێنیان لە ڕوونتر بڵێم فراکسیۆنی یەکێتی ئەو بەڵێنیان لە فراکسیۆنی زەرد وەرگرتە بوو کە کۆبوونەوەی دانیشتنی پەرلەمان قسەکردن بێ لەسەر بژێوی خەڵک و چاکردنی سیستەمی بە زۆرم لەی سەپاندنی موچە بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەستناکەی کە دوا بە دوای ئەوەی کە ئەمە نەکرا لایەنێک بێوێ کە ئاجێندای خۆی لە کۆبوونەوەکانی پەرلەمانی کوردستاندا ئەدا بکات. گومانت نەبێتن کاکە زاناجیان لەبەرەوەی پەرلەمانی کوردستان 2 ساڵ لە ڕابردوو بە زەبری هێزی لەلایەن برادرانی پارتی دموکراتی کوردستان و دەرگەی پەرلەمان قفڵدرا و سەرۆکی پەرلەمان و دەستەی سەرۆکایەتی تعطیل کرا. ئەم ڕۆژ کە پەرلەمان کاراکراوەتەوە لە بەرژەوەندی برادرانی پارتی و لە بەرژەوەندی برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستاندایە لەبەرەوەی گەر ئەجندای ئەو دوولانەی تێدا نەیەتە دی قەناعەتم وایە کە یەک جەلسەی دیکە لەو پەرلەمانی کوردستانە نایڵن بکرێتن و چۆن ئەو 2 ساڵی کە دەرچی پەرلەمانیان قەپات کرد و قوفڵیان کرد بە هەمان شێوە نایڵن پەرلەمان ئیش و کارە یاساییەکانی خۆی بکاتن لە پەرلەمانی کوردستان. زۆر باشە. لە چەند ڕۆژی داهاتوودا یاخود بڵین لە ڕۆژی شەمەدا بڕیارە پەرلەمانی کوردستان کۆبوونەوەیەک بکات سەبارەت بە هەڵوێستی پەرلەمانی کوردستان و فراکسیۆنەکان سەبارەت بە بڕیارەکانی پەرلەمانی عێراق دژ بە هەرێمی کوردستان لە پرسی ریفراندۆمدا. هەڵوێستی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی سەبارەت بە بڕیارەکانی حکوومەت و پەرلەمانی عێراق دژی هەرێم چییە یاخود چی دەبێت؟ کاکە زاناوە هەمان ئەتوانم بڵێمە و سیناریۆی کە قەدیم ریفراندۆم و دەوڵەتی کوردیان بە خەڵکی دەفرۆشتەوە خەڵک لەگەڵ دەوڵەتی کوردی دایاندانێ وتمانەوەمان دەگە دەوڵەتی کوردی دان و لەگەڵ بەڵێ داین. ئێستا شەمومان ئەو بڕیار و قەرارانەی کە بەغدا دەری کردوون بەسەر هەرێمی کوردستاندا دەیان سەپێنێ هەمومان ڕەفزی دەکەینەوە. بەس پرسیاری من لێرە بۆ حکوومەتی هەرێمە حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند توانیویەتی کە بەدائیل بۆ ئەو ڕێکارانەی کە حکوومەتی مرکزی دەیگرێتە بەر بۆ هەرێمی کوردستان
هەر لە مەتارەکان و هەر لە خاڵە سنووریەکان هەر لە نارنەوە ماڵەوەی ئەو هەموو کارمەندەی جنسیە و نفوس و پەساپۆرت و حرس حدود و ئەو هەموو خەڵکەی کە معاشی بڕیون بژێوی ئەو خەڵکەیان قەتع کردووە نەیان هێشتووە و بڕینی بەشە خۆراکی هەرێمی کوردستان لە جیاتەوەی کە پەرلەمانتاران کە هیچ هێشتیان لە بەردەستدانیە و خاوەنی هیچ بڕیار و قەرارێک نین لەو کوردستانی ئێمەدا لەبەرەوەی دەتوانم بڵێم لە 100% بە حیزبی کراوە ئەجندای حیزبی تێدا جێبەجێ دەکرێتن دەبێ حکومت بێتە سەرخەت وەڵاممان بداتەوە بزانین کاتێکە ئێمە کاکە بەفعلی لە جیاتەوەی بەگشت پەرلەمانی بەغدا بچینەوە کە پەرلەمانی بەغدا دەڵێ کاکەوە داوای سەربەخۆی دەکەن فەرمون بەڵام کاتێک کە ئێمە ئەو ئیعلانە گەورەی دەکەین و داوای سەربەخۆی دەکەین بزانین بەدائیلی حکومەت چییە بۆ ئەو ئیجراعاتە نادادوەرانەی کە حکومەتی مەرکەزی کردوونی بەرامبەر بە هەرێمی کوردستان. بەڵێ کەواتە مامۆستا فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کە هێشتا بڕیاری لەبارەی بەشداریکردن یان نەکردنی کۆبوونەوەکەی ڕۆژی شەمەی پەرلەمانی کوردستانەوە نەداوە بڕیارە کەی بڕیار لەو بارەیەوە بدات یاخود ئەگەر لێرەوە پێمان بڵێ هەڵوێستی فراکسیۆنەکەتان بۆ چەند ڕۆژی ئایندەچی دەبێت سەبارەت بە کۆبوونەوەکانی پەرلەمانی کوردستان لەسەر پرسی ڕیفراندۆم و وەڵامەکانی بۆ پەرلەمانی عێراق. ئێمە مەسەلەی ریفراندۆم دیارە ئێمە کە کۆمەڵی ئیسلامی و فراکسیۆنەکەشی بەڵێمان هەڵبژاردو بەڕاستی بەڵێمان بۆی هەڵنەبژاردو کە ڕێی خەڵک بزانین ئێمە لە پێشوەخت ڕێی خەڵکمان زانی و خەڵک هەمووی لەگەڵ بەڵێدای حتا ئەوانەی کە بەرەی نەخێریش لەگەڵ دەوڵەتی کوردیدان بەڵام بەداخەوە دەڵێم هێشتانەکە کە مەرەکەبی پەنجەی دەنگدەران و شک نەبەوە کە سەرۆکی حکومەت دەڵێ ریفراندۆم بۆ دەوڵەتی کوردی نییە و هێشتانەکە مەرەکەبی پەنجەی دەنگدەران هوشک نەبووەوە کە سەرۆکی پارتی دموکراتی کوردستان دەڵێ ریفراندۆم بۆ دیاریکردنی سنوور نیە و فەرزی ئەمری واقعیای بۆ چییە؟ ئەگە بۆ زانینی ڕێی خەڵک و جەماوەڕە لە 2005 خەڵک زیاتریش ڕێژەی دەنگدەران زیاتر بوو لەوەی کە ئیعلانیان کرد گوتیان کاکەمە دەوڵەتی کوردیمان دەوێتن یعنی خوازیارم ئێمە داگۆچی لەسەرەوەی دەکەین و فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی دەبێ ئەو بەڵێی خەڵک دیسان مزایدەی سیاسی پێوە نەکرێت دیسان هەرزان فرۆش نەکرێت وەکو ئەو بەڵێی کە لە 2005 کرا دەبێت دەوڵەتی کوردی بەدووادا بێتن دەوڵەتی کوردی ئەلان بکرێتن ئەگەر دەوڵەتی کوردی ئەلان نەکرێتن قەناعەتم وایە بە سەدان ساڵی دیکە ناتوانین باسی دەوڵەتی کوردی لە ناو میلەتی خۆمان بکەین ئێمە ئەو ئیجراعاتەی کە بەغدا دەیکاتن بەرامبەرمان لەوەی زیاتر نابێتن و قەناعەتیشم وایە ئەو ئیجراعاتانە ناتوانرێتن بەرامبەر بە هەرێمی کوردستان بکرێتن ئەگەر خەڵکی هەرێمی کوردستان ئیقدام بکەن و جورئەتیان هەبێتن و ئیعلانی دەوڵەتی سەربەخۆ بکەن ڕێی ئێمە وایە بەڕاستی کە بۆی کە هەموو لایەکمان بەجددی یعنی تەبایی ناوخۆ وەلایەنە سیاسەکان کۆ ببنەوە ئەو کێشانیان وەلا بنێن و بە یەک دەنگ ئیعلانی دەوڵەتی کوردی بکەن ئەوەی کە کراوە ئەو ئیجراعاتە لەوەی زیاتر ناکرێتن بەرامبەر بە هەرێمی کوردستان. زۆر باشە مامۆستا پێشتر هەر یەک لە سیاسیەکانی دەرەوەی یەکێتی و پارتی ڕوونتر بڵێم هەریەکە لە کۆمەڵی ئیسلامی و چاودێرانی سیاسی و خەڵکانیش لە بزوتنەوەی گۆران باسییان لەوە دەکرد کە ڕیفراندۆم پەرلەمان بۆ شەرعیەتدان بە ڕیفراندۆم کاراکراوەتەوە دوایەوەی کە پرسی ڕیفراندۆمی شتێ پەڕێنرا هیچ هەوڵێکی نوێ بۆ کاراکردنەوەی ڕاستەقینەی پەرلەمان هەیە یاخود نا؟ تا کوێستانەکەی هەوڵ مصداقیەت و ئەو گرنگجەی نەماوە لە لای ئەو دوولایەنە سیاسی بە تایبەتی کە دەسەڵاتدارن لە هەرێمی کوردستان و جومگە حساسەکان لە بەردەستی ئەو دوولایەنە سیاسیە لەبەرەوەگە هیچ ئەرزشێکی ما بە پەرلەمانی کوردستان لە لای ئەو لایەنە سیاسیانە لە دوای ریفراندۆم پێشەوەی کە جەلسەی دیکە بکرێتن بە غیابی بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی بە جددی دادەنیشتن لەگەڵ ئەو لایەنە سیاسیانە و ئیتفاقی کاراکردنەوەی ڕاستەقینەی پەرلەمانی کوردستانیان دەکرد نەک بە کودەتایەکی دیکە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە و تێبینیەکانی بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی نادی دەبجێرێت. زۆر باشە لەم بارودۆخە هەستیارەدا کە هەرێمی تێکەوتووە نەبوونی پەرلەمانێکی کارا و یەکدەنگیەکی ڕاستەقینە هەڵوێست و پێگەی هەرێم لاواز ناکە بە تایبەت کە ئەو وەفدانەی بە ناوی کۆمیتەی ڕیفراندۆمەوە سەردانی وڵاتانی دەرەوەی دەکرد لەوێ پێیان وترا بوو کە ئێوە پەرلەمانەکەی خۆتان داخستووە و لێرە هاتوون لە خۆر ئاوە و لە یەکێتی ئەوروپا داوای پشتگیری لە پەرلەمانەکانیان دەکەن. نەک هەر
پەرلەمانی کوردستان توانم بڵێ بخستۆتە ژێر پرسیار چونکە ئەمڕۆ کە هەموو لایەنە سیاسەکان دەنجیان بە دەرەوە دەگا دەنجیان بە ئیتیحادی ئەوروپی دەگا دەنجیان بە ئەمریکا دەگا دەنجیان بە نەتەوە یەکگرتووەکان دەگاتن ئێمە بەداخەوە دەڵێم لە هەرێمی کوردستان ئەمڕۆکە دوو تەوەجوهی زۆر توانم بڵێم خەتەرناک لە هەرێمی کوردستان هەن کە ئەگەر فریای نەکەوی سومعی هەرێمی کوردستان چەند لەکەدار بۆ دا ئەوەندەی دیکە لەکەدار دەبێتن ئەویش بەرەی نەخێر کە ئێستانەکە ئەتوانم بڵێم بۆتە ئەمری واقع کە خەڵک تەماشەی قسەکانی وان و تەماشەی هەڵوێستی وان و تەماشەی ڕەتفعلی وان دەکات لەسەر هەرێمی کوردستان و بەتایبەتیشمانەوەی بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی لە دەروی پەرلەمانی کوردستان بە هەمان شێوە ئەو ئەزمونە دەخاتە ژێر پرسیار و علامەتی ئیستیفهام لەبەرەوەی خوازیارم کە ئەوانەی کە ئەگەر ئێستاشە بنەو قسەی دووبارە دەکەمەوە ئەگەر ئەو ریفراندۆمە بۆ دەوڵەتی کوردیە و بۆ ئەوەیە کە ئێمە ببینە خاوەن دەوڵەت دەبێ ئەو دوو لایەنە سیاسیە کە خاوەنی هێز و دەسەڵاتن لە هەرێمی کوردستان بەرژەوەندیە شخصی و حزبیەکانی خۆیان وەلانێن گوێڕایەڵ بن بۆ تێبینیەکانی لایەنەکانی دیکە بۆی کە هەمومان پێکەوە لە پەرلەمان بینوە ئەو دەستە سەرۆکایەتی کە شەرعیەتی وەرگرتووە لە پەرلەمانی کوردستان ئەو سەرۆکایەتی پەرلەمان بکات و ئەو سەرۆکایەتی جەلسەکان بکات و ئەو جا بەرنامەی کاردا بندرێتن بزانین داخوا ئێمە بەو خاڵانە دابینەوە کە حکومەتی هەرێم فەرزی کردوون بەسەر خەڵکی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستانی چەوساندۆتەوە بۆی کە واقعی هەرێمی کوردستان بگۆڕین و بژێوی خەڵکی هەرێمی کوردستان چاک زۆر باشە مامۆستا مەروان ئاماژەت بۆدا تاکو و فراکسیۆنەکانی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی لە دەرەوەی پەرلەمانی کوردستان بن پرۆسەکە دەکەوێتە ژێر ڕەخنەیەکی گەورەوە پرسیاری لەسەر دروستە بێ ئێوە تاکەی بڕیارتان داوەکە بەشداری کۆبنەوەکانی پەرلەمانی کوردستان نەکەن بە فعلی ئایا لە کۆبنەوەی ڕۆژی شەمەدا ئامادەیتان دەبێ یاخود نا؟ ئەوەی کە وەکو گوتم تا ئێستانەکە لەگەڵ فراکسیۆن و لەگەڵ حزب یەکلامان نەکردوێتەوە بەڵام بەم شێوازی دانیشتن و بەو فەرزی ئەمری واقع کە هەموو جارێ دەڵێن ئێمە هەڵوێستی دیکەمان دەبێت تا کوێستی یەکلامان نەکردوێتەوە بەڵام پێش ئەوەی کە کۆتایی بە ئەو کە بێنم پێم خۆشە تێبینیەکی ورد لەسەر دانیشتەکانی پەرلەمانی کوردستان بۆی وەکو کوردایەتەکەی پێمان نەفرۆشنەوە پەرلەمانی کوردستان ئەوەی کە بڵێ وەڵا لە جەلسەی پەرلەمان نەبێ و فراکسیۆنانەی لە جەلسەی پەرلەمان نەبوون وەکو بڵێ ئیجراعاتی پەرلەمانی بەغدایان پێقەبول ئەمە لێرەوە ئەو ئیجراعاتانەی کە کراون بەرامبەر بە هەرێمی کوردستان ڕەفزی دەکەینەوە و دژی ڕادەوەستین و خوا نەخواستا هەر شتێکیش بەسەر وڵاتەکەمان بێتن ئەوانەی کە لاف و گەزافی کوردایەتی لێ دەدەن و ئەوانەی کە شێری پێش کامیڕەکانن لە پێشەوان دەبین و بە حەول و قووەتی خوا هیچ کاتێک قیادەی کۆمەڵی ئیسلامی پشتی لە میلەتی خۆی نەکردووە و ئەو بەڵێیەشی بۆ میلەتەکەی خۆی بووە و داهاتوش دەری دەخا خوازیارم کە هیچ شتێکی ناخۆش بەسەر وڵاتەکەمان دانێتن بەڵام دەبینینەوە کە چێ لە ئێستاوە شوێنی حەجز کردووە و چێ لە ئێستاوە پەساپۆرتەکانی ئامادە کردوون خۆیان و ماڵ و منداڵیان خواحافیزی بکەن و ئەو میلەتە ستەمدیدە بەجێ بێڵن گورگان خواردی بکەن. بەڕێز مەروان گەڵاڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان زۆر سپاس کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی.